ڕۆژێک بێدەنگ دنیایەک بێڕنگ ژیانەکە دەنگ و کابێژم نەزیکەنگ گیرۆناهی ببینم خۆ دیاری من بکە مەقەیتە حجم ناکە یانتە منش بیر کردە کابێ دنیای پسەکنێ ئەس دەخوازم بەیابم دەخوازم بازدم ئەس کەنگەج بێ خەوی شیار بم ئەس دمەشم و دمەشم لێ داویارەی نابینم خوین خۆهدان و هێسرێن من دبارن خوینام سەر میکرۆفۆن هێسرێ من سەر کاغەتێ خۆدێ المەمەیزێ قاوەتێ منەمام چ بکنە دنیا ڕەشە وەردنیا گەشکە ئێش و دەرد بەسە ئێشە سەرە دلێن کۆل لە حەدکە دلێ من بۆ قەشە دەوەربی دلی گەرمکە هێسرێن مەزواکە ئازادی شانی مەکە ترسا ئینسانە ژوا ببە خۆدێ ریارە شانی مە بکە ئێش ترس و دەرد تناوە مدە خۆدێ نەمەگەرم دەستی من فکرە خۆدێ ریارە شانی مە بکە ئێش ترس و دەرد تناوە مدە خۆدێ نەمەگەرم دەستی من فکرە خۆدێ ترس و پرس ناوا چاوێن ئینسانە دبینم ڕۆژ بڕۆژ ساڵ بساڵ ئەم پیر دبن نەفەسام ناچێ و نایێ هەبنە بارانە بخوینە دبارێ چاوێم سۆرش بەر دەروێن ئینسانە پەرەسەرێ وادازێ تفمە واڵمارە فەلەک ئەڤینا منش من دوور خست دلێم هێژی کەڤر فەلەک دلێ من هور کرد و چقە هەوا لە خۆشەوەتاندن خۆدێ ji بۆی دنیای گێلیکێ چاوێن خۆڤەکێ و حالێ کووردا ببینێ و گێلێکێ بفکرێ مام ژینە ئینسانن گەرەگە دەرد بەس بێ سەرۆک ژیانە خۆدا ji بۆی ئازادیامە ji بۆی زمانێمە ji بۆی وڵاتێمە دنیا چقا دخوازمە بدێ عەردێ لێ نامەیزێنە گەلێ من لە شپێمە خۆدێ ریارە شانی مە بکە ئێش ترس و دەرد تناوە مدە خۆدێ نەمەگەرم دەستی من فکرە خۆدێ ریارە شانی مە بکە ئێش ترس و دەرد تناوە مدە خۆدێ نەمەگەرم دەستی من فکرە خۆدێ ریارە شانی مە بکە ئێش ترس و دەرد تناوە مدە خۆدێ نەمەگەرم دەستی من فکرە خۆدێ ریارە شانی مە بکە ئێش ترس و دەرد تناوە مدە خۆدێ نەمەگەرم دەستی من فکرە خۆدێ